بەنسبەت نەشتەرگەری دڵ و دەمارەکانی دڵ و چاندنەوەی دەمارەکانی دڵ لە کاتی ئێستادا بە زۆر ڕێگا دەکرێت. مەسەلەن زۆر نەخۆشەیە دەڵێ دکتۆر من حەزم لە فەتح سەدر نییە بە نازوور. مۆزوعی نازووری خۆی مۆزوعەکە نازوور نییە، مۆزوعەکە فەتحەکی جانبیە لە لای چەپیان لای ڕاستی ئینسانی حەسەب ئەوەکە ئەوە دەمارەکانی دڵ لای چەپە عادەتەن لای چەپی لە بن پەراسوەکان تقریبا 6 سانتیم بە 6 سانتیم بەبێ شکاندنی هێزکەکە دەتوانین ئەمە نەشتەرگەری لە بۆ ئەنجام بدەین. دەمارێک 2 دەمار 3 دەمار 4 دەمار ئەمن بەخۆم بەو طریقەیە کە طریقەی نوێی پێ دەڵێن فەتحی جانبی پێ دەڵێن کە لەناو عام خەڵک پێ دەڵێن نازوور فەتحی جانبی ئەوە دەتوانم لە زۆربەی نەخۆشەکان مەسەلەن 180 هەتا 190 نەخۆشەکان دەتوانی بیکەی بەو طریقەیە ئەو دەگە دەمارێک بی 2 دەمار بی 3 بی 4 بی ئەمن هەتا 4-5 شم دانایە بەو طریقەیە ئەتیادی هیچ مشکلی تێدا نیە الحەمدولله وشکر بەس دەبی نەخۆشەکان بزانی کامە نەخۆش دۆی دەبی نەخۆشەکان هەڵبژێری بەڕاستی. الحەمدولله تقریبا لە ساڵی 2010 ئەم ئیش دەکەم فەتح سەدر دەکەم و تقریبا 5 ساڵیش دەستم بە نازووری کردیە. یعنی فەتح سەدر ئەوە تقریبا ژمارەکە زۆرە مەسەلەن بەس نازوورەکەی الحەمدولله وشکر تقریبا لە 400 هەتا 500 نەخۆشم تێپەڕاندیە بەجێری ئەو خیبرەیە کە هەیتمە من. نازوور لە بۆ زۆربەی زۆری نەخۆشەکان دەبی بەس ئەوانەی کە ئەمەس هەندێک کرایتریە هەندێک مەسەل نقاطێ بە خۆمان دەزانین ئەوانە خەتەریاتی زیاترە یعنی ئەوانش دەبی بەس خەتەریای تێدایە ئەگەر نەیکەی باشترە فەتح سەدر باشتر فەتح سەدر باشترە لە نازوورەکەی و ئینەمە نازوور لۆ هەموو ئەوانە دەبیتە. ئەو طریقەچی نوێیە طریقەی زۆر باشە فەتح سەدریش طریقەکی باشە عیبی نییە بە فەتح سەدری زۆر نەخۆشەکان دەیکەین و طریقەش کە هێدەیکەین پێ دەڵێن قەلب نابڵ قەلبی نابڵ ئەوانەی ئەو مدەی وڵات تقریبا مەزوع نەخۆشەکەم ئیش کردێ بەو طریقەی قەلبی نابڵ چییە ئەتۆ ئیش دەکەی نەخۆش دڵەکە ئیش دەکات دڵەکەت ئیش دەکات دڵەکەی نابێت سەر مەچینە یعنی سەدلی سناعی دڵی نەخۆشەکەی ئەوە لە ئەوانە باشە کە مەسەلەن دەبینی کلیان زەعیفە یان ئەوانە باشە کە پێشتر مەسەلەن جڵتەی مێشکی لەیاندا یان لە ئەوانە باشە کە مەسەلەن دەبینی ئەو نەخۆشانەی کە مەسەلەن دڵیان زۆر زەعیفە ئەوانە ئیستفادە زۆر دەکەن چونکە لەوانەیە ئەگەر بەو طریقەی نەیکەی نەخۆشەکە لەوانەیە تووشی زەرەرکی گەورە دەبی ئەوەش طریقەکە لە طریقان کە دەتوانین دەمارەکانی نەخۆش پێ بچینەوە و بەنسبەت ئێستاش کە تەتەوڕی مەسەلەن چاندنەوەی نەشتەرگەری چاندنەوەی دەمارەکانی دڵ یعنی بەردەوام ئەکید شتەکان هەموو لە تەتەوڕدایە مەسەلەن هەموو شتێک لە جێی خۆی هیچ شتێک لە جێی خۆی نامێنێتەوە. ئێستا ئەو قسەی دەیکەین لۆ ئێستا ڕاستە بەس لەوانەیە پاش 5 ساڵ 10 ساڵیتکە شتیکە بێتەکایەوە شتیکە دروستبی ئەو قسانە دەگۆڕێ هەمووی دەگۆڕێ بەس بە شێوێکی گشتی ئەوەی پێویستی بە نەشتەرگەری دڵە ئەگەر نەیکە خەتەریار لەسەر دڵی مەسەلەن چاندنەوەی دەمارەکانی دڵی ئەگەر نەیکە خەتەریار لەسەری 150 زیاترە ئەبی دیکە مەسەلەن نسبەی خطورەتی 105 و بەنسبەت ئەو طریقانی کە باسمان کرد یان فەتح سەدر یان نازوور کە بەناو بە عامی خەڵکی پێ دەڵێن نازوور بەخۆی فەتحی جانبیە بۆچی گوتم فەتحی جانبی 6 سانتیمە ئەوە طریقەی زۆر باشە خەڵک زۆر داوای دەکات لەبەرەوەی نەخۆش زووتر هەڵدەستەوە بەنسبەت ئەو یعنی بەستەرە نقطە ئیجابیەکانی ئەو فەتح جانبی چییە مەسەلەن یەکەم هێزکەکەی ناشێنی هێزی نەخۆشی لە بابینی پەراسۆکان دەچێژۆرێ دوو ئەو نەخۆشە زووتر هەڵدەستەوە زووتر بەسە پێیان دەکەی مەسەلەن مستەقبەلیش مەسەلەن ژان وشتی کەمتر دەبیتن کەمتر دەبیتن و زووتر دەتوانی بستەوە سەر ئیشی خۆی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. میهرەبانی دڵسۆزی و لێزانی